الحمد لله رب العالمين، وصلى الله وسلم على المبعوث رحمة للعالمين نبينا محمد وعلى آله وصحبه ومن تبعهم بإحسان إلى يوم الدين. پیاوێک لە ڕووی دەرونیەوە تۆ زێماندوو بوو بە پەلە ڕۆی بۆ خەستەخانە، چوو بۆ لای دکتۆرێکی نەفسی. لەگەڵ دکتۆرەکەیە کەوتە قسەکردن. دکتۆرەکە پرسیارێکی لێ کرد، وتی وەزیفەی تۆ چییە؟ خەریکی چیت؟ وتی من محاسیبم لە بانقێک. وتی ئەی ژنەکەت چێکات؟ وتی ژنەکەم هیچ ناکات. وتی هیچ ناکات؟ نا. وتی هیچ ناکات، لە ماڵەوە دانیشتووە، ڕەبەت البەیتە. وتی باشە کە هیچ ناکات، ئەی کێ نانی بەیانیتان بۆ حازرەکات؟ کێ سفرەتان بۆ داخات؟ وتی ژنەکەم سەعات 5 و 6 بەیانی هەڵەسێ، نانی بەیانیمانەداتی. وتی ئەی کێ مناڵەکانت ئەگۆڕی و حازریانەکە و ئەیان با بۆ قوتابخانە؟ وتی هەر ژنەکەم ئەیکات. وتی ئەی دوای ئەوە؟ وتی دوای ئەوە ئەڕوا لە بازار لە دوکان شتمان بۆ ئەکڕێ و نانی نیمەڕۆمان بۆ ئاماداکات. ئەی جلوبەرێکتان کێ ئیشۆریە؟ ئەی ناوماڵتان کێ پاکیەکاتەوە؟ وتی هەر ژنەکەم ئەیکات. ئەی نانی ئێوارە؟ وتی نانی ئێوارەشم هەر ژنەکەم. ئەی کاتی خەوتن جێگە ڕاخستن هەمووی ژنەکەم ئەیکات. ئەی باشە تۆ لەو ساواڵی ژنەکەم ئیش ناکات، ئەم هەموو بە ئیش نازانیت؟ عەزیزەکەم، ئێمەی پیاو لە دەرەوە شتەکانمان دیارە، تەحسیل حاصل دێنەوە، ئیشەکەمان دیارە، دەوامێکە کردوتە، ئیشێکە کردوتە، بەڵام ئیشی خێزانەکە دیار نییە. لە بەیانیەوە تا ئێوارە ناوماڵەکە پاکەوە کات پێوەی دیار نییە، تا ئێوارە جلوبەرگ بشۆرێ پێوەی دیار نییە، سێژەمە خواردن لێ ئێنێ پێوەی دیار نییە، ئیشەکانی کۆ نابێتەوە، پرش و بەڵاوە. بۆیە عەزیزەکەم، ڕاستە خێزانەکەت شەهادەی نییە، ڕەبەت البەیتە لە ماڵەوە ئیشەکات، ئەمانە بە شەهادات بەدەست نایە. ڕوبەما ڕەنگە ئافرەتی شەهادیەکی بەرزی هەبێت نەتوانێ ئیشی خێزانەکەی تۆ بکات، بەڵام ئەو ئەتوانێ ئومەتێ پەروەەر دەکات، ئەتوانێ مناڵەکانت گەورەکات، ئەتوانێ خزمەتت کات، نێڵێ بێنازت کات. بۆیە قەدری خێزانەکەی خۆت بزانە عەزیزەکەم. خۆت خاوەن دایکی، چەند ناخۆشە باوکت ڕێزی لە دایکت نەگرت بێت، یان ئێستا بێ ڕێزی بەرامبەرکە. ئەگەر خاوەن کچی چەند ناخۆشە زاواکەت بێ ڕێزی بەرامبەر بە کچەکەت کات. ئەگەر خاوەن خوشکی چەند ناشرینە زاواکەت یا کەسێکی تر بێ ڕێزی بەرامبەر بە کچەکەت کات. بۆیە ئەوان لە پەراسوی ئێمە خەڵق بوونە، پێویستیان بە تەنیشتی ئێمەیە، پێویستیان بە ئامێزی ئێمەیە، پێویستە ئێمە تا ئەو پەڕی سنوور ڕێز و حورمەتیان لێ بگرین، خۆشەویستیان بینێ. کاتێک کە بچووکن دەرگایەکن بۆ باوک، دەرگایەکی بەهەشتن بۆ باوک. کاتێک کە گەورە ئەبن و شۆکن ئیتر دینی پیاوەکەی کاملەکات، و کاتێک کە ئەبێتە دایک ئیتر ئەڵێ بەهەشت لە ژێر پێی دایکانایە، ئیلزەم ڕیجلەیها فەثەمەتی الجەنە. بۆیە ئەم هەموو بەرەکاتە تۆ نابێ بێ ڕێزی بەرامبەرکەیت. ئەوە نیعمەتێکە خوای گەورە داوێتی بە تۆ. ئێمە هەمومان لە ئافرەت بووینە، ما ئاهانەهونە ئیلا لەئیم، ئیلا کەسی بێشەرەف بێ ڕێزی بەرامبەر بە خێزان و بە دایک و بە خوشکەکانی کات. بۆیە پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم کچەکەی خۆی لەبەری هەڵەسا و ناوچەوانی ماچە کرد، فاتیمە ڕەزای خوای لێبێت. خێزانەکەی خۆی عایشە ئەی فەرموو لە ناو خەڵکا باسیە کرد، ئەی فەرموو ڕوزیقت حبەها، من خۆشەویستی ئەو وەکو ڕزق بۆم هاتووە. لە ناو خەڵکا کە پرسیاریان لێ کرد، ئەوەنە حورمەتی لێ ئەگرت، ئەنەو چێت لە هەموو کەسێ خۆشترەوێ؟ ئەی فەرموو عایشەم لە هەموو کەسێ خۆشترەوێت. بۆیە بەرامبەر بە خێزانەکەی خۆت هەچەنێ بەڕێز بیهێشتا کەمە، چونکە ئەو سەمام و ئەمانی ماڵەکەتە، ئەو شوورای ماڵەکەتە، ئەو ڕاگری ماڵەکەتە. هەر خۆت یەک ڕۆژی خێزانەکەت لە ماڵ نەبێ بزانە مناڵەکان چی لێ دێت، بزانە چەند خۆت بێنازە بیت. کەس نییە چێشتێکی گەرمت باتێ، مەجبوری بڕۆی لەسەر عەرەبانەکان لە فەیە بخۆی، بڕۆی بۆ مەطعەمێ نان بخۆیت. یەک ڕۆژ دایک لە ماڵ نەبێت، مناڵەکان هەمویان ڕەنگیان زەردە، بێتاقەتن، ئەوان ناتوانن یعنی بە ئەوین و بە خۆشەویستی تۆ بحەوێنەوە، ئەوان سوکناییان بە خۆشەویستی و بە حەنانی تۆ نایە. ڕاستە ئەتوانی کۆمەڵێ فەراغیان بۆ پڕەوەکەیت، بەڵام لە کۆتاییە ئەبێ دایک بۆی کامل کات. تۆ مادام خاوەن دایکی ئەبێ ڕێز لە دایکی مناڵەکانی خۆت بگریت. پێغەمبەرە فەرمێ صلی الله علیه وسلم ما ئەکرەمەهن ئیلا کەریم، هەر کەسی ڕێزیان لێ بگرێت ئیلا ئەو کەسە خۆی بەڕێزە.
خوای گەورە هەموو لایەکمان بپارێزێت، یەخوا خۆشەویستی و تەبایی بەرپاکە لە ناو هەموو خێزانەکانە، یەخوا پیر و خەڕۆ بن بەخۆشی. بارك الله فيكم والسلام عليكم ورحمة الله وبركاته.